هەرچەندە ڕۆژێک تێپەڕ دەبێت بەسەرکەوتنەوەی ئاگرەکەی بازاڕی لەنگە، بەڵام تا ئێستا چڕی دووکەڵ لە بەشێک لە دوکانەکان بەرەو ئاسمان دەچێت. سەیری بازاڕەکەش بکەیت بە سەدان دوکاندار و کاسبکار بە دیار دوکانە سوتاوەکانیانەوە وەستاون و بیر لە کار و کاسبی ڕۆژانی ڕابردویان دەکەنەوە لە بازاڕەکە. کەمترین زەرەر لە 3 دەفتەر و 2 دەفتەرانی کەمتر نییە، کەمترین زەرەر ئەنجە ئایا بۆ 10 و بۆ 15 و بۆ 12 و هەمووی تێدایە. بەڕاستی ئەم خەڵکەی لێرە هەمووی کاسبکەرە. ئەم خەڵکە ئەگەر حکوومەت هاوکاریمان نەکات دوکانەکانمان بۆ چا نەکاتەوە وەزعی باش نییە. دوکان هەیە 4 ماڵی لەسەرە 4 زەرەرەکان وەڵا زۆرن هەر لە 15 دەفتەری دەست پێ ئەکا حتا دەفتەرەشی یعنی دوکانەکان هەر هەموو یعنی کە لە 2400 دوکان احتیمالە 400 دوکان دەرچووبی دیکە هەمووی ئەو سۆتە هەمووی بۆ ڕژوو خەڵک هەمووی زەرەرمەند بووە. ئەوەی دوکانی سوتایە زەرەرمەند بووە، ئەوەی دوکانی نەسوتایە هەر زەرەرمەند بووە. ئەوەی کرێچیە هەر ئەوە بەڕاستی وێران بوو. خەڵکە کرێچیە بە 3-4 دەفتەر ئەشیانی ناو دوکاندانە هیچی لێ نەمایتەوە. ئەو ئەشیای لە ناویشی بوو کەلوپەل ئێکسسوارات و لەعابە یەک دەرزیمان پێ قوتار نەکرا هەمووی سوتە. ئەوە قوتی من لەسا و دوکانەی بوو ئێستا بێ ئیژماینەوە زەرەر و زیانیش داوا دەکەین حکوومەت ئاوڕێکمان لێ بداتەوە بە زووترین کادلۆمان چاکاتەوە ئێستا بێ کار و کاسبی ماینەوە. هەردوای سووتانی بازاڕی لەنگەی هەولێر کاسبکاران و دوکاندارانی ئەو بازاڕە داوای قەرەبوو و هاوکاریان لە حکوومەت و لانی پەیوەنددار کرد و بە وتەی قایمقامی هەولێریش بەڵێن دراوە قەرەبوو بکرێنەوە، بەڵام ڕوون نییە بەت شێوەیەک دەبێت لە بەرامبەردا بۆ بەدەنگەواتنی داواکاریەکانیان بۆ ماوەیەک شەقامی 100 مەتریان داخست. قومی عشایر و فەقیرە بۆ نەوعیشی کردیا بۆ نەوعی کەسابەت دەکە بۆ عشماری پێیا دەکە بۆ دروستیشی دەکەینەوە. ئەوە بەان قەستە ئەوە سۆت و کارەبا ئەوانە لێمە بینەوە 2000 دوکان بە سۆتی کارەبای ناستێ ڕوبع ملیۆنێک نەفەر ئەلێرە بەڕێوە دەچێت 1 ڕوبع ملیۆنی ئەو هەولێرێ باسی دەفتەر ئەشیام هەیە لە دوکانە چێت تەعویزی من دەکاتەوە هاتیە بەس دۆمان خاوین کاتەوە دوکاندار سەعب دوکان کاکە 20 وەرەقەسی وەرەقە لە دوکانەکە دێدا وەچ خۆلی دەکاتەوە بەس ئەدی ئەشیاکەی من ئەدی مارەکەی من ئیمن سوتایە کاک ئەمە هەموو زەرەرمەندی. بازاڕی لەنگەی هەولێر بازاڕێکی میلیە و بەشێکی زۆری دوکانەکانی ئەو بازاڕەش کەلوپەل و پێداویستی ناوماڵ و جل و بەرگ لە خۆوە دەگرێت بەهۆی ئاگرەکەەوە زیاتر لە 2400 دوکان سوودان و بەڵام تا ئێستا قەبارەی زیانەکان دیار نییە. کاسبکارانی ئەو بازاڕەش دەڵێن جگە لە زیانەکانی بە ئێمە گەیاندووە بە هەزاران خێرزانیش بێکار ماوەتەوە و چونکە تاکە سەرچاوی دابینکردنی بژێوی ژیانیان بووە. قارەمانجەوەر، کوردسات نیوز، هەولێر.